دووبارە سڵاوتان لێبێت. من ئێستا خاتونێکی زۆر جوانی نێو فێستیڤالەکە لەلا میوانە کە یەکێکە لە فرۆشیارەکانی فێستیڤالەکە ئەویش خاتو ئەسرینە کە بە بەرهەمی خۆماڵی بەشداری کردووە لە فێستیڤالەکەدا. خاتو ئەسرینم کاتت باش؟ زۆر سپاس مەمنون. ئێوە چۆنن؟ زۆر سپاس دەکەم. جارێ باسەرتا لەوە دەست پێ بکەم ماشەڵڵا جلەکانت زۆر جوانە. زۆر سپاس. تەنسیقکردنی جلەکانت چۆن بوو؟ ئەم شتەی سەرە چۆن بوو؟ من ناوکەشی نازانم نای توێمە؟ ئەو هەر لەسەر بۆ جوانی دایانی ئەمڕۆ وتم مادەم شتێکی کوردەواریە و فستیڤالێکی کوردەواری و تایبەتە بە ناوچەی هەڵەبجە و بە کوردەواری حەزم کرد جلی کوردی پۆشم و بە فرۆشتنیش بەشداریمان کردووە کە بەرهەمەکانمان هەنارە و دۆشاوی دوشایی توشتان هەیە؟ ڕوبە هەنار و چەند بەرهەمێکی ڕۆبە هەناریشمانەیە. لە شوێنەکەتان کە ناوی هەنار و ڕوبە هەناری گوندی عەنەبە. واتە ئێوە خۆتان خەڵکی گوندی عەنەبن و بەرهەمەکانتان لێ ئەهێنا؟ بەڵێ هەموو بەرهەمەکان هی گوندی عەنەبە هەمووی خۆماڵیە بەدەستی خۆمان دروستمان کردووە. زۆر باشە. من چەندین شتی جیاوازی تریشم بینی لەوانە هەنجیری خۆشکراوە هەنجیری وشکرا و شتانەشم بینی. ئەوانەش باشەمانە خۆتان ئەیکەن چۆن ئەیکەن؟ بەڵێ هەموو بە خۆمان کردومانە لە هەر ئەوانەی کە ئێستا لێرە مەوجودە لەو چەند ڕۆژە بە خۆمان حازرمان کردو لە بەرەوە بە شێوەیەکی فرێش و جوان پێشکەشی میوانەکانی بکەین. هەمووی دەستکردی خۆمانە. باشە خاتو ئەسرین ئامادەکردنی ئەم شتانە چەند ڕۆژی پێویستە پێش فێستیڤالەکە ئێوە لەکەیەکە خۆتان ئامادە دەکەن؟ وڵی تقریبان 15 ڕۆژ زیاترە بێ ئێمە خۆمان ئامادە کردووە چکە پێشەوە دەبێ لایانی فستیڤالەکە ئاگادارت کاتەوە هەتا کەپڕەکانەگری و دوایەوە دەستەکەی بە ئامادەکاری ئەو شتانی کە خۆت بەرنامت بۆ داڕشتووە و تقریبان 15 ڕۆژ زیاتری ئەوێ هەتا بتەوێت شتێکی جوان پێشکەشی خەڵک بکەیت و ئەو میوانانەی کە دێنە ئێرە. زۆر باشە. وەک دەزانی کە بەشێکی زۆری فێستیڤالەکە ئەوەی کە بەشداریان کردووە ژنانن خۆشبەختانە. تۆ چۆن بوو بیرت لەوە کردەوە کە بەشداری بکەیت؟ ئەمە یەکەم ساڵتە یاخو ساڵانی دیکەش هاتووی بۆ فێستیڤالەکە و بەشداریت کردووە؟ وەڵام من ساڵانی تر نەمتوانیوە بەشداری کەم چونکە لە ناو هەڵەبجە نەبووم بەڵام ئێستا ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە توانیمەوە بەشداری کەم لەگەڵ خزمە نزیکەکانم هاتووم لێرە بەشداریم کردووە وەکوە بینم زۆربەی ئەوانەی کە لێرە بەشداریان کردووە ئافرەتن کە ئەوەش ینی دڵخۆشکەریە کە بتوانانی ئافرەت بەو وجودە بێتە ناو ئیشکردن و فستیڤالێکی ئەوها گەورەوە. زۆر باشە. ئەی ساڵانی ڕابردووەک و سەردانی کرد ڕۆت کردوتە فێستیڤالەکە؟ نا بەداخەوە بەس ئەم ساڵ یەکەم ساڵما هەر یەکسەر ساڵ یەکەم ساڵ فرۆشیار و سەردانی کردن الحەمدولیلا پێم خۆش بوو. ئەی فرۆش چۆنە سەردانیکەران چۆن ڕوو ئەکەنە بەرهەمەکان؟ الحەمدولیلا ئەم ساڵ هەر دیارە و دەڵێن کە بە گوێری ساڵانی پێشوو زۆر خەڵکی ینی سەردانکەر زیاتر بووە و ئەلحەمدولیلا بەیانی هێشتا کاتەکە زووە بەڵام خەڵکێکی زۆر باشیەن و فرۆشیش ئەلحەمدولیلا باشە خراپ نییە. لێلەخوا بەزیابێ. باشە ئەم سێ ڕۆژەی کە لێرە ئێوە بەشداریتان کردووە هەر سێ ڕۆژەکە تەنها بم بەرهەمانە داخڵ ئەبن؟ بەڵێ هەر کەسێک کە بەشداریەکە نەفسی بەرهەم دەبێت لەو سێ ڕۆژە بفرۆشێت نەخێر ناتوانێت کەپڕەکەی تایبەت بە چ بەرهەمە بێ دەبێت لەو سێ ڕۆژە نەفسی بەرهەم بفرۆشێ ناتوانێت ڕۆژێک بۆ هەنار بفرۆشێ ڕۆژێک کە بیکا بە خواردن ئەوە ڕێگە پێ نەدراوە. زۆر باشە. تۆ خۆت لە شاری هەڵەبجە دانیشی وەکو فرۆشیارێکی شاری هەڵەبجە یاخود لە شارەکانی دیکە؟ نانا هەر لە ناو هەڵەبجە دانیشین و دانیشتو ئێرین. زۆر باشە. بە هیوای فرۆشێکی زۆر ئیشەڵا ئەم ساڵ فرۆشیارێکی باش دەرەچیت و فرۆشێکی زۆر دەبێت. زۆر سپاس بۆ ئێوەش مامنۆ.